چکە ئەم گرنتی دەدەمێت 100% بەرشلۆنە دەباتەوە. یاری کلاسیکۆ لە نێوان ریال مەدرید و بەرشلۆنە ئەنجام دەدرێت. جا ئاندرانی ریال مەدرید و بەرشلۆنە و ئاندرانی تۆپی پێ لە شەقامی ئیسکان کۆبوونەتەوە. منیش دەمێت قسە لەگەڵ چەند هاندەرێک بکەم. قوربان سلااوت لێ بێ ماندوو نەبی. پێم بڵێ هاندەری کوێی؟ بەرشلۆنە. چی دەڵێ لەسەر یارێکی ئەمشەو؟ وەڵای ئەوەندەی دەرێم بەرشلۆنە دەباتەوە. ریال با لە خۆی لە مارە دانیشی. با بستۆ مارێ بەرشلۆنە دەباتەوە بە گرنتی پێتان دەرێم بەرشلۆنە دەباتەوە. ریالش لە 2 گۆلی زیاتری پێ ناکرێ. بەرشلۆنە تا 4 گۆلیش دەچی. ئەو گرنتێک چۆن نییە؟ ئەو گرنتیا من چکە لێ ڕادەبینم ئەتێستا ریال لێ نەبرتەوە. 3-4 جار لێ برتەوە. بەس بەرشلۆنە زۆری برتەوە. بەس ئەوەندەی دەرێم ئەو شەو دەباتەوە. ئەو شەو دەباتەوە لەو خۆتان ریال بڕۆنەوە مارێ ئەوەی جمهوری ریالیا بابستەوە مارێ. ئەوەش جمهوری ریال. پێ دەرێم مەگەر ئەو شوێنە بنەوە هەر حیات چوونە لە بۆیە چونکە وەزعی ریالی لۆ پەڕی خراپیە. ڤالڤێردێ گەمەی ناکە ئیمباپێ وا ڕایانگرتێ بخۆداگا لێ سکلا بەزی زۆر لاعبی کە هەر وەزعی لۆ پەڕی خراپیە لە ڕووی مدەڕیبەوە دەرێ لە ڕووی یانەکەەوە دەڕێ پێرێزیش بەخۆ دەزانی ئامادە نابێت. یعنی هەر پشتگیری ریال مەدرید ئەمن زۆر بەبێ ئەمەلی هاتیمە دیارگەمەکەش ینی بەزەر کەیفم بەڕیالی دێت تاکەی دیشم ئەنجامەی باشمادە ڕاستە لە ڕووی خاڵەوە لە لالیگای زۆر لە پاشی 11 خاڵ لە پاشین بەس باشترە بردنەوەی بەرشلۆنی تاخیر بکەین ئەگەلی ببینەوە دەستکەوتە چگە لە گەورێ لە بۆمە. وەڵای ئەم لەوەندەی دەرێم ئەتو بۆ خۆت بڕۆ مارێ ریال ئەو ڕۆ ناباتەوە ئەوەی بکە بەرشلۆنە ئەگەر بەرشلۆنە ئەو شوێنەی بردەوە ساندەوەتان دەبێت چکە ئەم گرنتی دەدەمێت 100% بەرشلۆنە دەباتەوە. ئەنگۆ شتێک لە گۆڕێ یەک لە ڕووی خاڵەوە 11 خاڵ لە پێشن باشە لە ڕووی یانەوە ئەنگۆ لەو پڕی باش نیزمیشی لەتانیا ریال مەدرید ئەو هەموو شەڕ و گارەگاری ناوە پێرێز ئامادەنیا ئیمباپێ گەمەی ناکە لە ڕووی هەموو خراپی و ئەگە لێمان نەبنەوە وەڵا هەر عیبتان باشەکەی بەرشلۆنەی چییە؟ یامیلی ئەمان گەمەی ناکە ڕافینیا گەمەی باقسەکەم بکەم. یامیلی ئەمان گەمەی ناکە مشجعی بەرشلۆنەیمە بە 190 بەرشلۆنە دەدۆڕێ. هیچ مەعازمە چی نییە هیچ هەدە گۆلکەرە چی نییە ئینشاڵڵا دەباتەوە ریال مەدرید ئینشاڵڵا دەدۆڕێ مشجعی بەرشلۆنەیمە ئەمن مشجعی بەرشلۆنەیمە بەس ریال مەدرید لە هەموو بارەچی بەخۆترە شو هیچ بەهێز نییە ریال مەدرید سار بەیەک دەباتەوە لەوەی دڵنیا بن ریال باتەوە ئەوڵای ریال ناباتەوە ئینشاڵڵا ناباتەوە ئەم دەزان دەباتەوە بەرشلۆنە پێشبینیم لەوەیە بەرشلۆنە 4 گۆل دەکە ریال لە 2 گۆلی زیاتری یەک قێمەی پێ جوانە بەس بەرشلۆنە هەدەفی نییە نا گۆلکەرە چی نییە کەسێکی نەتۆبی بیتە ناو جەزای حیاتی بەرشلۆنە باز ناکەمەوە وعد لۆ گرەوەی لەگە منیش ناکەی پێشبینی من 3-1 یا 3-2 لە بۆ ریال Vinicius Ibrahim Dias. ئەتو بە خۆداگا لێ ریال دەباتەوە لە 2016 نەگەیشتە خوڵی نیایە ئەبطاڵ ئەوروپای بەرشلۆنە ئەوە گەمەکەیە ئەوە گەمەکەی ئەوە لە خوڵی ئیسپانی ئەگەر لە خوڵی ئیسپانی پێی ناکرێ ئەگەر یانەی پاشا تەسویرکە بە بەلاشی 15 هەیە 2016 ئێشتانژرم ناینابە من 2016 ئەوە سێ من داریشمای هەروانە نەگەیشتە خوڵی نیایی بە قورعان بە قورعان هەر ساڵێک چ دەرێ ئەو ساڵە ئەبطاڵ ئەوروپای دەین ئەوە لالیگا هیچ پەیوەندی بە چامپیۆنز نییە ڕاستە ئەو شۆ بەرشلۆنە هیچ هەدەفە چی نییە بە یەخە گۆلێ هیچ مەعازمە چی نییە لە پێشەوە بڕوە قەرار دوو چاوە